ئامادەبوونی سەرۆکی دەستە و لایەنەکانی تر لە حکوومەتی هەرێمی کوردستان 29 دانیشتنی پەرلەمان 18 ئەو پێشنیازە یاسایانەی کە لە خولی بەهارەی ساڵی سێمی خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان خوێنراتەوە خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە بریتێ لە دە ئەو پرۆژە یاسانەی لە خولی بەهارە ساڵی سێمی خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە سێزدە ئەو پرۆژە یاسانەی لە خولی بەهارەی ساڵی سێمی خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان خوێندنەوەی دووەمی بۆ کراوە بریتێ لە چوار ئەو پێشنیازە یاسانی لە خولی پێنجەمی بەهارەی ساڵی سێمی خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان خوێندنەوەی دووەمیان بۆ کراوە 5 بڕیارەکان 8 دەرکردنی یاسان 9 فەرمان 12 ئەو پرسیارانەی ئەندامان بە نووسرا و بەزارەکی ئاڕاستەی حکوومەتی هەرێمی کوردستانیان کردووە بریتێ لە 1323 ئەو پرسیارانەی کە وەڵام دراوەتەوە لەلایەن حکوومەتەوە بریتێ لە 1997 ئەو پرسیارانێک کە وەڵامیان نەهاتوێتەوە بریتێ لە 126 ئامادەبوونی وەزیرە بەڕێزەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە لیژنە هەمیشەیەکانی پەرلەمان 17 ئامادەبوونی سەرۆکی دەستە و بەڕێوەبەرە گشتەکان حکوومەتی هەرێم لە لیژنە هەمیشەیەکان 27